متابعيني خۆشەویست پۆلی شەشی ئامادەی تێنە سەر بەشی چوارم یەک بەداییەکەکان دوو جۆرە یەکەم یەک بەداییەکی ژمارەیەکان دووەمیان یەک بەداییەکی ئەندازەیەکان داخل نییە تێنە یەک بەداییەکی ژمارەیەکان مەبەستی چیە لەمە بریتیە لە کۆمەڵە ژمارەیەکی ڕیزکراوە کاتە کۆمەڵی ژمارە دەداتی خۆیان ڕیزکراون تۆ بە هیچ شێوێ دەستی لە نادەی ئەگەر جیاوازی هەر ژمارەیەک بۆ ژمارێکی پێش خۆی ژمارێکی نەگۆڕمان بۆ دەرچێت پێی دەڵێن دی واتە بۆ ژمارە نەگۆڕە پێی دەڵێن بنچینی یەک بەدایەکی ژمارەی یاسای بنچینی یەک بەدایەکی ژمارەی دی یەکسانە ئەی2 کەم ئەی1 واتە ژمارەی دووەم کەم ژمارەی یەکەم واتە ڕادەی دووەم کەم ڕادەی یەکەم تێنە سەر پرسیار بەم جۆرە دێتەوە دیاری بکە ئایا یەک بەداییەکەکە ئەم ژمارانی کە دایەتی پێمان ژمارەیە یان نە ئەگەر ژمارەیە ئەوە بنچینە و ڕادەی دواکۆتا بدۆزەوە واتە خۆی ژماری داوا پێمان خۆی ڕیزکراوە بە هیچ شێوێ دەسی لە نادەی سالب 3 2 7 12 17 واتە ئەمە ڕادەی یەکەم ڕادەی دووەم ڕادەی سێم ڕادەی چوارەم ڕادەی پێنجەم شیکار بزانە دەستمالی نەداوە ئەتەمە ناینم ئەی1 ئەی2 ئەی3 ئەی4 ئەی5 باش تێنە سەر دی یەکەم واتە ڕادەی دووەم کەم ڕادەی یەکەم واتە دوو کەم کەوانە سالب 3 بۆ کەوانەمانداناوە لەبەرەوەی یاساکە خۆی لە ئەسڵە سالبە باشە ئەمش خۆی سالبە پێویستە بە کەوانە بدابنرێ سالب کەڕەتی سالبە کاتە موجب کاتە 2 کۆی 3 5 بۆ دەچوە کەواتە جیاوازی بین 2 لەگە سالب 3 5 تێنە سەر دووەم ڕادەی ئەفۆن بنچینی دووەم دیدو یەکسانە بە ئەی3 کەم ئەی2 واتە سێ ڕادەی سێم کەم ڕادەی دووەم حەوت دوی لە دەرچێ 5مان بۆکە بەم شێوازە دی سێەم 12 حوتی لە دەکەم هەر پێنجەکە هەفتە 12 مالی دەکە هەر پێنجەکە ئەبینی دیەکان هەمویان یەکسانە ئەبینی هەمویان 5مان بۆ دەرچۆ 5 5 5 5 واتە دی یەک یەکسانە بە دی 2 یەکسانە بە دی 3 یەکسانە بە دی 4 چەندمان بۆ دەچوە 5مان بۆ دەچوە واتە یەک بەدایەکەکە ژمارەیە یاسای ڕادەی دواکۆتا ئەگەر دیقەت بدەین ئەمە ڕادەی یەکەم دووەم سێم چوارەم ئەمە ڕادەی کۆتایە دوای ئەمە ئەبێتە دواکۆتا واتە ڕادەی دواکۆتا یەکسانە ڕادەی کۆتایی کۆی ڕادەی چەنە ڕادەی ئەو دیەکە بنچینەکەم چەمان بۆ دەچوە بنچینەکە 5مان بۆ دەچوە کەواتە هەفتە کۆی 5 22کە ئەگە خۆشمان دیقەت بدەین لە 2 بۆ 7 5 بازی داوە لە سالب 3 بۆ 2 5 بازی داوە لە 2 بۆ 5 5 بازی داوە لە 7 بۆ 12 هەر 5 لە 12 بۆ 7 هەر 5 بازی داوە لە 7 بۆ 22 هەر 5 بازی داوە باشە دیاری بکە نمونەیەتر دیاری بکە ئایا یەک بەدایەکەکە ژمارەیە یانە ئەگەر ژمارەیە بنچینە و ڕادەی دواکۆتا بدۆزەوە سالب 4 سالب 12 سالب 24 سالب 40 سالب 60 وەکمان ئەم ژمارانە خۆی ڕیزکرا بەیشێت تۆ دەستی لە نادەی ئەمە یەکەم دووەم سێم چوارەم پێنجەم باشە تێنە سەر دی یەکەم سالب 12 بە کەم کەوانە سالب 4 سالب 12 بە کەم کەوانە سالب 4 سال کوردی سالب موجبەکە 12 4 لە دەکەم سالب 8مان بۆ دەرچوو بەم شێوازە 24 12 لە دەرکە 24 12 لە دەرکە چەندمان بۆ دەچوە سالب 12 بەم شێوازە ئەمەکەی ترش 20 چەند 40 24 لێ دەکەم ئەکاتە سالب 16 ئەمەکەی تر سالب 20مان بۆ دەچوە دیقەت بدەین دی یەک یەکسانیە بە دی 2 یەکسانیە بە دی 3 یەکسانیە بە دی 4 واتە ئەم ژمارەیە یەک بەدایەکە ژمارەیە نییە یەک بەدایەکی ژماری نییە تێنە سەر ئەم نمونە دیاری بکە ئایا یەک بەدایەکەکە ژمارەیە یان نا ئەگەر ژمارەیە ئەوە بنچینە و ڕادەی داکۆتا بدۆزەوە 1.9 1.2 0.5 سالب 0.2 سالب 0.9 باش ڕادەی یەکەم ڕادەی دووەم ڕادەی سێم ڕادەی چوارەم ڕادەی پێنجەم ئێستا کە دیقەت بدەین 1.2 کەم 1.9 1.2 کەم 1.9 چەندمان بۆ دەچوە طبعا 9 دوی لێ دەرکەم حەوتمان بۆکە یەکی لە دەکەین هەست سفرەکە ئەم گەورەتە بە هێمای ژماری سالبەکە دانین هێمای ژمارە گەورەکە دانین ئێستا مەکەی ترش چەندمانەیە 0.5 کەم 1.2 0.5 کەم 1.2 چەندمان بۆ دەرچووە سالب 0.7 ئەمەش بە هەمان شێوە 0.7
سالب 0.7 سالب 0.7 سالب 0.7 سالب 0.7 واتە دیەکان هەمویان یەکسانە واتە یەک بەدایەکە ژمارەیە واتە یەک بەدایەکەکە ژمارەیە باش ڕادی کۆتای چەندمانەیە سالب 0.9 کۆی ئەو دیانە کە یەکسانە کۆیکێنەوە کەواتە کە چەمان بە دەچوهادیشان سالبن ئەکاتە سالب 1.6 باش هیوادارین